ئێمە ئەگە سەرنجێک بدەین جەنابتان زۆربەتان ڕەن بێ باخچەی ئاژەڵانتان بەسەر کردبێتەوە، سەرنجی ئەم نمونەیە بدەن. لە باخچەی ئاژەڵاندا چی تێدایە؟ لە شێرەوە تێیدا تا کەروێشک و ڕێوی و مەیمون و پشیلە و ئتر باڵندە و ئەوانە خۆتان بینیوتانە. خەڵکی کاتێک دەچنە لای قەفەسی شێرێکەوە، شێرێک ڕاو کراوە و هێندراوە، ئەم شێرە لە کاتێکا لە دەشت و دەر و دارستانە بووە فێری ئەو بووە بەدەستی خۆینان بەدەست بێنێ، خواردنی پاک بۆ گۆشتی ئاسکە و باڵندە ئاژەڵە خاوێنەکان بۆ پیسخۆر نەبووە. فێری ئەوە نەبووە لە ژیانیا بەرماوەی کەس بخوا، بەڵکو بەرماوەی بۆ خەڵک ماوەتەوە ئەوەندە سەخی تەبیعەت بۆ وەکو کەمتیار نەشی شاردوێتەوە گڵی بەسەرا نەکردووە. فێری ئەوە نەبووە خەڵک شتی فڕێداتە بەردەم و ئەم سەمای بۆ بکە، ئەم پاشا بووە، ئەم دەسەڵاتدار بووە، ئەم خاوەنی کەرامەت بووە، بە خۆڕایی نییە ناونراوە پاشای دارستان. کاتێک کەوتۆتە داوی ڕۆژگارەوە و ئێستا لە جیاتی لەو دەشتە فراوان و بیابان و ناو دارستانەوە لە چوارچێوەی قەفەسێک کراوە و بە شیشی ئاسن دەوردراوە، لە جیاتیەوەی خۆی ڕاوکا و گۆشتی ئاسک بخوا، ئێستا گۆشتی قوتو و کۆمەڵە بەرماوەی بازاڕی بۆ دێن و بۆی فڕێدەن. چێ کەسێک وەکو پاسەوانێک بە دیاریەوەیەتی لە جیاتی ئەوەی کەوا پاژماوەی خۆراکەکانی ببەخشێ، ئەم بەبەخشندەیەوە دڵی دەکرێتەوە، خۆی ڕاوی کردووە کە تێری خواردووە، کەمتیار ئاسا و ڕێوی ئاسانی شاردوێتەوە، چۆ بۆ خەڵکی بەجێهێشتووە، وەرن ئێوەش لێی بخۆن. ئەوەندە عیزەتی بەرز بۆ شێر لە هەموو ژیانیا شێرێکی تر ڕاوی کردبێ ناچێتە سەر ئەو کەلاکە، قەت بمرێ لە برسانە لێی ناخوا. ئێستا سیر دەکا ئەوەی ڕێوی دەیخوا کەمتیار دەیخوا لەو باخچەی ئاژەڵانە دەبێ ئەمیش بیخوا. زۆرجا بەرماوەی شتیکەی بۆ دێنن بۆ ئەمی دادەنن، زۆر ناڕەحەتە، زۆر ناڕەحەتە، زۆر دۆش دادەمێنێ و بەردەوام خەمبارە. بۆیە ئەگەر سەیری باخچەی ئاژەڵان بکەی، هەموو ئەوانەی کە دەچنە سەر قەفەزی شێر دەبینن لە گۆشەیەکەوە وا خۆی وەنەوز دەدات، چاوی لەسەر یەک ناوە، دەڵێن بەخوا جەوی نییە شێرەکە، بەخوا کەیفی نییە، لەوە چێ سەرخەو بشکێنێ. بەڵام نە، کامێرایان بۆ داناوە شێر کاتێک کەوا باخچەی ئاژەڵان چۆڵ بوو نیوە شەوێکە، کارمەند و حرەسەکەی کە خۆراکی پێدەدا وریایەتی چوو لە گۆشەیەکە بۆ خۆی خەوت و چۆ ژووری خۆیەوە کە کەس ئاگای لێ نەما و دەوروبەرەکەی ئاژەڵ و باڵندەکانی تر هەموو لە شیرینی خەو و پشوداندا بوون، ئەمجا هەڵدەستێ و ناڵە ناڵک دەکا، فرمێسک بە چاویا دێتە خوارەوە بۆ ئەوەی کە ئای من چیم لێ بەسەر هاتووە، لە چیەوە تووشی چ بووم، بەڵام کەس نایڵە فرمێسکەکانی ببینێ، کەس ناهێڵێ گوێی لە دەنگی ناڵەی بێ و دوژمنی پێخۆش بێ. تۆی مرۆڤی گەورەش ئاوا بە، تۆی مرۆڤی گەورەش ئێمە چەند مرۆڤی گەورەمان هەبوو چوونە بەرپەتی سێدارە لەسەر بیر و باوەڕی ئیسلامەتی خواناسی، لەسەر کوردایەتی ڕاستەقینە، نەک کوردایەتی وەکو ئەمانە ئەمڕۆ درۆزن بۆ گەیشتن بە پۆست و پلا، ڕاستەقینە کوردایەتیان دەکرد، لەژێر پەتی سێدارەشە پارچە پارچە دەکران، گۆشتی لەشیان لێ دەکرایەوە، کارەبایان لێ دەدرا، نینۆکیان دەردەهات، ئامادە نەبوون ناڵەیەک بکەن بۆی دڵی دوژمن خۆش نەبێ، بۆی یەک تەنەزولێک نەکەن، هاوڕێیەکیان بەگر نەدەن، بە گەورەی سەریان نایەوە، بەلەژێر پەتی سێدارەدا قاچیان لەسەر سەری دوژمنەکانیان بوو، نەیانتوانی وشەیەکیان لێ دەربێنن. لە هەموو زمانێکە مرۆڤە گەورەکان دەبن، بە هەڵوێستەکان دەبن، هاوڕێیەکی خۆیان بە پارە و بە ماڵی دنیا نەفرۆشن.